سڵاو هاوڕێیان، مش دوکانی کاردیناڵە. سەیری کاک بەرزان، کاک سالار، کاک گومێدی تەبریز، کاک گومێدی تەکسی، کاک شەخ فازیل بەخێر بێ لەولێرەوە هاتووە. ئەوەش کاگەردیە، ئەوە دوکتۆر سالارە، ئەوە دوکتۆر دێرینە. ئەم زێبرایانە هەمووی بە خۆشحاڵیەوە، هەر هەمووی بەرهەمی سلێمانین، هەمووی باڵقەی سلێمانیەوەیە. ئەم ڕەنانەی پێوی بینن هەموو سلێمانین. ئەمە ئی کاگومێد نەمانە، هەمووی ئەڵقەی سلێمانیان لە قاچایە، پێچووی لێ گیراوە لێرە بە خۆشحاڵیەوە کە ئەمە مانای ئەوەیە کە ئەم بەسەرەوە ئەمە کە لە سلێمانی گیراوە. تەمەن ئەم دوانە جووتن، یەکوێک دایک و باوکەن. ئەمانە هەمووی کاگومێدی تەبریزی، هەمووی ئەڵقەی سلێمانیان لە قاچایە. ماشەڵڵا. ئەمانەشی کاک دێرینن، هەمووی باوقەی سلێمانیەوە، هەمووی 2016 لەم تێرانە. ئەمە مای شانازێ بوومان کە لە سلێمانیە، بێزگە لە کەناری شمیشی و خەنەی و ژەنگار و نارنجی توانرێت ئاوە پێشکەوین بۆ تەمان لە هەموو کوردستانیشە کە بتوانین ئەم جۆرە باوەندانەی کەش بەرهەم بێنین و بەرەو پێشەوە بچین. زۆر سوپاس.